کلێڤەر هەمیشە پێشەنگە. دووبارە دیسان پیرۆزبای لێ دەکەین بە ناوی دەستەی کارژێڕە قوتابخانەی کلێڤەرەوە هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین. بەڕاستی سەری خۆت و ماڵەوە و دایک و باوکیشت بەرز کردەوە. ماندووبوونی هەم مامۆستایانە، ماندووبوونی خۆتە، ماندووبوونی دایکت و باوکتە، بەڕاستی بە تۆوە ماندوو بوون. دەبێ ئەو شتانە لە بەرچاو بگری کچی خۆم. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. دوا ڕۆژێکی گەشت ئینشاڵڵا چاوەڕێتە. دەبی لە قۆناغەکانی ئینتەرپۆلی 10 و 11 و 12 زیاتر خۆت ئامادە بکەیت لۆ ئەوەی دەزانین بخوێنی هەوڵ بدەیت. هەموو مرۆڤ وایە هەوڵی خۆت بدە. خوای گەورە چەندشی کە قسمەتەر وایە، بەڵام هەموو شتێک بە هەوڵدان دەستە پێشەوە. با نەرێ وەڵاهی هەر ئەوەندە دێنم باوەڕ کە چەندی هەوڵدەی زیاتر دەرەجە دێنێت. خۆت ماندوو بکە، بەجێی داک و باوت بکە، بەجێ مامۆستاکانت بکە. ئینشاڵڵا تو کچێکی عاقڵی زیرەکی تموعمان زیاترە. ئینشاڵڵا لە پۆلی 12 سەرمان بەرز دەکەوێت و سەری خۆت و مامۆستاکان و قوتابخانەکە و داک و بابیشت بەرز دەکەیەوە. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازیین. 2 بارە و 3 بارە سوپاسی دایک و باوکیشت دەکەی بەهۆی ئەوەی کە لەگەت و ماندوو بوونە. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازی. سوپاس دەکەم. باوم ئیلیا هۆشیار باسام لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی بە کۆنمرەی 99.28 توانیم ئەم ساڵم تەواو بکەم. بە هاوکاری مامۆستایەکان و بە هاوکاری دایک و باوکم توانیم ئەم کۆنمرەیە بەدەست بێنم. دایکی ئیلیا هۆشیارم کە بە کۆنمرەی 99.28 هێناوە. زۆر دڵخۆشم پێیت. بۆ کۆنمرەی باشە بە باشی دەرچووە. ئیتر ئەگەر بەجێوێکی باشی نەبووایە بە یارمەتی مامۆستاکان نەبووایە، بە یارمەتی ئێمە نەبووایە، ئەو کۆنمرەی ناهێنا. زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم کە بە هاوکاری ماڵەکەمیان کرد. سڵاو، من نام ئیلین هۆشیار لە قوتابخانەی کلێڤەر دەخوێنم. من خوشکی ئیلیا هۆشیارم و زۆر شانازی پێوە دەکەم کە ئەو کۆنمرە بەرزەی هێناوە. سوپاسی ئەو مامۆستایانە دەکەم، سوپاسی قوتابخانەکەش دەکەم کە یارمەتی خوشکەکەمیان داوە.
بە خۆشحاڵی و شانازیەوە بە ناوی دەستەی کارژێڕی قوتابخانەی کلێڤەر پیرۆزبایی لە قوتابی ئیلیا هۆشیار دەکەین. ئیلیا خان لە پۆلی یەکەمی بنەڕەتی لە قوتابخانەی کلێڤەر لەگەڵمان بووە و هەموو قۆناغەکانی خوێندنی بە سەرکەوتووی بەڕێ کردووە و ئەم ساڵیش توانی یەکێک بێت لەو قوتابیانەی کە بەرزترین کۆنمرەیان لە پۆلی نۆیەم بەدەست هێناوە. سپاسی مامۆستاکان و دایک و باوکی دەکەین کە هاوکارمان بوون و بەشێک بوون لەم سەرکەوتنە گەورەیە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، من مامۆستا سالار تۆفیق قادر پسپۆری زمانی عەرەبی پۆلی نۆی بنەڕەتی. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئەم ساڵ قوتابیەکانمان نمرەیەکی یەکجار بەرزیان هێنابوو لە پۆلی نۆی بنەڕەتیە. یەک لە قوتابیە هەرە زیرەک و بلیمەتەکەمان ناوی ئیلیا هۆشیار بوو. بەڕاستی نمونەی قوتابی زیرەک و چاڵاک و خۆماندوو نەناز بوو. بەڕاستی لە هەموو بابەتەکان تێبینی هەبوو، بە تایبەتی ئەو بابەتانەی کە من چیم دەکردەوە و باسم دەکرد زۆر بەوردی دەچوونەوە بابەتەکەوە. یعنی زۆر جارەوە تەماشای کتابەکەت بکردبان نەدەزانی ئەمە کتابی زمانی عەرەبیە، هەموو تێبینی لەسەر نووسرا بوو، بە عەرەبی دەینووسی، بە کوردی دەینووسی. لۆیە من لە ئەوەلەوە هەستم کرد ئەمە قوتابێکی زیرەک و بلیمەتە، نمرەیەکی بەرز دەنی و لە هەموو وانەکان نمرەی بەرزیشی دەهینا لە تاقیکردنەوەکان، لە تاقیکردنەوەی ڕۆژانە، لە مانگانە. یەک تاقیکردنەوە نەبوو یعنی نمرەی بەرز و نمرەی تەواو نێنیتن. یعنی بەسیطترین نمونە کە باز بکەم ئەوەیە، جارێکیان نەخۆش کەوت قاچی شکام، لە پاش ئەوەی کەوان نزیکەی 20 ڕۆژ 25 ڕۆژیش هەر نەهات، ئەم قوتابیە لە پاش هاتنەوەی هەموو بابەتەکان پێداچوون و پێدا کرد. یعنی بەڕاستی دەی سەر سوورما بوو کە چۆن توانی کۆنتترۆل بکات لەسەر ئەوم بابەتانەی کەوا دوا کەوتووە. ئەو جەژ ئەلحەمدوللا سوپاس دەبۆ خوای پەروەردگار و دەستخۆشی بۆ دایک و باوکی بۆ کارژێری قوتابخانە و گشت مامۆستایان کە ئێمە بەڕاستی زۆر خۆمان لەگەریان ماندوو کرد، بە خۆشی زۆر خۆی ماندوو کرد. نمرەیەکی بەرزینە کەوا سەرمان پێیان بەرزە. ومێدەوارم قوتابیانی داهاتووشمان لە نۆی بنەڕەتی ئەم نمرە بەرزانە بینن، لە داهاتووش ئەوانەش ببن بە کەسی جێگە و پەنجە و دەستیان دیاربێ. هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیان، بۆ گشت مامۆستایان، بەخوای گەورەتان دەست پێرم. كليفر هميشة بيشنگا